دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان بە بۆنەی ڕۆژی بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە جیهاندا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماری گەندەڵی و تۆمارکردنی دۆسیەکانی گەندەڵی و ڕوبەڕوونەوەی خستە ڕووم. لەو کۆنگرە ڕۆژنامەوانەدا سەرۆکی دەستەی دەستپاکی ڕایگەیان 375 کەیسی گەندەڵی لە هەرێم تۆمار کراوە کە لەو ژمارەیە لە ماوەی ڕابردوودا 123 کەیسی گەندەڵیان ڕەوانەی دادگا کراوە و 39 کەیسیان حکمی کۆتاییان وەرگرتووە. لەگەڵ ئەوەشدا زۆرترین داوای گەندەڵی لەسەر کەرتی دارایی و ئابووری بووە کە 76 کەیس تۆمار کراوە. دواتر وزارەتەکانی ناوخۆ و پەروەردە و کارەبادیەت لە هەر سێ پارێزگاکە 197 داوای هەواڵدەریمان هەیە بەنسبەت داوای سزایی کە ئێستا لە ژێر ئشرافی حاکمی تەحقیق لەو سێ پارێزگا و لە هەندێک قەزاکانە تەحقیق تێدا دەکرێت 178 کەیسە کەواتە بە داوای سزایی و هەواڵدەری ئێستا لە کوردستانەوەی کە ئێمە تەحقیق تێدا دەکەین لە ژێر تەحقیقا 375 کەیسی گەندەڵیە. سەبارەت بە کەیسی خاننشینان کە بەناسایی کراون سەرۆکی دەستی دەستپاکی ڕاگەیان لە کۆتایی ساڵی 2015دا کارمان لەسەر مەسەلەی خاننشینی ناسایی کردووە و پێشنیارمان بۆ حکومەت کردووە موچەکانیان بوەستێنن تاوەکو تۆمارەکە پاک دەکرێتەوە. لەگەڵەوەشدا کەیسی زیاتر لە 460 خاننشین کە بە پلەی وەزیر و بەڕێوەبەری گشتی خاننشین کراون ئەو پلەیەشیان نەبینیوە لێکۆڵینەوەی تێدا دەکەین. پێشنیارمان کردو کە لای یەکەم جارێ ئەو ڕاتبانە بوەستێنرێ و تا وردبین تێدا دەکرێت بەڕاستی تا ئێستا ئەو پرۆسە بەڕێوە نەچووە مزاژکە پرۆسەمان بە هاوکاری دەستەی ئافۆلیژنەی دەستپاچی پەرلەمانی کوردستان و دیوانی چاودێری ژیان دۆ تۆزاشکە لە ڕۆژانەمە پێشنیار بکەین کە ئەگەڵ پرۆسەیە تەسلیم دیوانی چاودێری دارایی بکرێت بە دەرەجەی ئەساسی کە خۆ دەزانێت خەریکی وردبینە پرسە بە هاوکاری دەستەی دەستپاچی ئێمە لە ماوەیەکی کەم ناڕێن تەمان خۆ تازان ژمارەکە زۆرە بەڵام ماوەی چەند ماجێک دەتوانین ئەو پرۆسەیە بکەین. سەرۆکی دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان ڕاشیگەیان پرۆسەی چاکسازی کە لە 2 ساڵی ڕابردوودا لەلایەن سەرۆکایەتی هەرێم و حکومەتی هەرێم هەوڵی بۆ دراوە هەنگاوەکان بەستی بەڕێوەچوونە. ئەوەشی ئاشکرا کرد دەستەکەیان استراتیجی نیشتیمانی بە هاوکاری دەستگایەکی بریتانی ئامادە کردووە بۆ ڕوبەڕوونەوەی گەندەڵی. لەبارەی پرسی لێبوردنی گشتیشەوە ڕایگەیان پرسی لێبوردنی گشتی کە 5 ساڵ جارێک دەردەچێت کاریگەری سلبی لەسەر سەروەری یاسا لە هەرێمی کوردستان کردووە بۆ ئەوەش داوامان کردووە کەیسەکانی گەندەڵی نەگرێتەوە. سیروان حوسێن، کورتسات نیوز، هەولێر.